خۆشحاڵ لەگەڵتان بەردەوامە بین و لە تەوەری کۆتاییمان ئەمانە قسە بکەین لەسەر ئەو ڕۆژەی کە مانگی شەشی لە شەش مانگی شەشی بۆ مانگی هەر لە مانگی شەش یان لە مانگی پێنج منوتم لە حوتە لەگەڵ ئاریە باسمە کۆتم بەخوار جاری وایە 2026 کەشم پێشە یاڵام 25 یا 27 تو کێشەیەوە تێ تۆزە گەشتەکەی ڕقم و ژمارە حساب ناکەم ئەڵێم ئەبێت لەگەڵ ژیانە بڕۆی گوێ بە ڕقم نایە تەمەەن هەر ژمارە نا تەمەنەکەش حیجل بۆ نمونە 2027 بچی لە بابەتە گۆڕە 25 بچی لە بابەتە گۆڕە گرنگەوەیە کە ئێمە هەوڵ دەین ئاشتی بەرقەرارکەین بۆ ئاشتی بەرقەرارکەی لەبەرێک ئەسڵان ئەمڕۆ ڕۆژێکە دانراو بۆ ئەوەی کە لە نێوان وڵاتان لە نێوان شارستانیەتەکانە ئاشتی هەبێت هەر بۆی ئەمڕۆیان داناو بۆ گفتگۆ پەیوین لە نێوان شارستانیەتەکانە بۆی کە ئەمەنە بە یەک شەڕ نەکەن ئەگەر قسەیەکی جیاوازی یەکتریان گوێ لێ بوو هەر بۆیە میوانی بەڕێزی بەرنامەکەمان پرۆفسۆر دکتۆر زریان حاجی مامۆستا لە زانکۆی سلێمانی و پسپۆڕی مێژوو شارستانیت بەڕێزیان لەسەر ئەم بابەتە هەرە گرنگە بەتایبەت بۆ ئەم سەردەما بەتایبەت لەم ڕۆژانە کە بەردەوام گوێمان لە شەڕ ئەبێت لەسەر ئەم بابەتە زۆر بە شیرینی گفتگۆمان بۆکە دکتۆر گیان سلااوە دێ زۆر بەخێر دکتۆر زریان ئەم ڕۆژە دانراوە لەبەرێکە بابەتێکی زۆر گرنگە لەوەتەی مرۆڤ بۆ شەڕ بووە جا قەبارەکەی تەنیا جیاوازی هەبوو جاران لە ئەشکەوتەکانە شەڕیانە کرد دواتر بوو بە قبیلە و هۆزەکان دواتر بوو بە وڵاتەکان ئێستا بووە بە کشوەرەکانش تەنانە بەڕێزت پێمان بڵێ بۆ ئەم بابەتە بۆ ئەم سەردەمە زۆر گرنگە سپاس بۆ جەنابتان بێگومان ئێمە کاتێکە باسی شارستانیە دەکەین گفتوگۆی شارستانی دەکان دیالۆگی شارستانی دەکان پەیوێنی شارستانی دەکان ئەمە کۆمەڵێک زاراوان کە ڕۆژێکە لە نایەن نەتەوەی گرتوەکانەوە دانراوە لە دەی شەشی هەموو جارێک تەمان من ناقی جەنابتان ناگەم کە ئاری فەرمووی کە ڕۆژەکان دێگەچێت چکە ماشەڵڵا ئەمەندە مەشغوڵی نەم سەردەمەیە ئەمەندە تۆری کۆمەڵایەتی و ئەمەندە فیشەکان زۆر بوون کە ئینسان لە خۆیەوە ڕۆژ و مانگی ینی مانگەکان بووە بە هەفتەکان بۆ بە ڕۆژ بگرێت کەمتریش ینی ئینسان سەری سڵ دوێنێ خۆ 2025 و 2026 لە خۆیەوە ئەڕوا ساڵ و مانگەکان ئەمەش ئەم ینی زۆربوونی ڕۆژ ڕۆیشتنە ئەم کارە وای کردەوە کە پێویست بێجاری کە مرۆڤ بیرکاتەوە چکە دنیا ئێستا یەک شارستانیەتە ئێستا سەردەمی عولەمەیە یعنی ئەم سەردەمە کە ئێستا ئێمە تایە ئەڕۆین باشترین مۆبایلی دنیا کە داهێنانێکە لە ئەوروپا لە ئەمریکا دەربچێ پێش ئەوەی لە بازاری ئەو بڵاوێتەوە لێرە بڵاو بۆتەوانێت مەسەڵەن بە باشترین شتی دنیا تۆ توانین بە تۆڕی کۆمەڵایەتی دنیا بۆ بە گوندێکی پشکۆلە لەبەر ئەوەی کە جاران ئێمە ئەمان و شارستانەتەکان و بەرهەمی عەقڵی نەتەوەیەک ناوچەیەکی دیاری کراوە ئێستا ئەم بەرهەمی عەقڵی ناوچە ئینە بۆ بە جیهانی یعنی عولەمانی جیهانی عالەمیە شتێکی نێودەوڵەتی گرتوتەوانەیە گلۆبالیزیشنە کە لە هەموو دنیای هەیە مادەم ئەم گلۆبالیزیشنە هەیە و دنیا هەموو یەک سیستەمی هەیە پێویستە ئیتر جاریکە بیر لەوە بکەینەوە ئێمەش شارستانەکان پێکەوە هەڵ بکەین و بتوانین پێکەوە بژین بە جۆرێک بژین کە جۆرێک لە ژیانمان هەبێت بتوانین پەیوین هەبێ لە بینمانە گفتوگۆ هەبێ لە بینمانە بۆ هەر بە سیراع و بە شەڕ دنیا چارەسەر بۆچی هەر ململانێ بکەین ئەم سیراعی کە لە کۆنەوە هاتووە جەنابەت وتێ هەر لە سەرەتاوانێک کە ئەم مرۆڤە سەرەتاییەکان کە لە ئەشکەوتەکانەوە شەڕیان کردووە تا ئاگاتە سەردەمی دواتر تەمان خەڵک بۆچی ئەمەی کردو بۆ بەقا و سیراع من ئەجل بەقا واتە ململانێ لە پێناوی مانەوەیە مرۆڤێک شەڕی کردووە لە کۆنا بۆی کە بژی بۆی کە خواردن پیاکە هاتووە ئەوێت ئەم ناوچەی خۆی ئەم مەڵتەخۆی بپارێزێ مرۆڤێک لە شوێنی شکاتە بەرژەوەندەکان ئەمەی هێناوەتە بوون بەڵام شارستانیت لەمە گەورەترە مرۆڤ دوای ئەوەی مرۆڤی عاقڵ هاتە سەر ئەم زەویە ئیتر بیری لەوە کردەوە کە ئاوەدانی کاتەوە بیری لەوە کردەوە کە شارستانیت دروست بکە گرنگترین شارستانیتێک کە مرۆڤایەتی بیری چکە شارستانیت زادەی بیری مرۆڤە من دایمن هاوکێشەیەکم هەیە زۆر جار وەکو پسپۆڕی بوارە بە تەلەبە خوێندکارەکان ئەڵێم ئێمە کاتێک شارستانیت دروست دەبێت کە تۆ بیرکردنەوەت هەبێت چکە بۆ شارستانیت زادەی عەقڵی مرۆڤە هەتا بیر نەکەیتەوە شارستانی دروست نابێت هاوکێشەکەمان ئەمەیە تۆ پێداویستیەکەت هەیە بۆی کە دابینی کەیت لە شوێنێکا پێداویستی ئەم پێداویستیە بیرەکەی یەکەم شت کە خەیاڵ دەچێت بیرکردنەوەیە بۆی کەم پێداویستێ دابینی هێزی چیەکەی لە شارستانێکی تر وەری ئەگری واتە شارستانی یەک دانێ ئەچی لە دانێکی کە وەرت گرت ئەمە بێ شارستانێکی وەجیراو پاش ماوەیەک ئەم لە لای خۆت بەکاری هێنی ئەم شارستانیەتە چەند ماوەیەک تێپەڕێ زانست پێیاکی لەسەری واتە یەکەم جار بیرکردنەوەی پێداویستیە بیرکردنەوەیە وەرگرتنە زانستە کورد زۆر باشین دوای کە زانست بەڵێ دوای کە زانستەکەمان وەرگرت اینجا داهێنانی تیاکەین کە داهێنانت کرد
ئەتوانی بیکبی بە خاوەنی شارستانی واتە داهێنان خاڵی سەرەکیە لە وەرگرتنی لە دروستبوونی شارستانیەتدا بۆی کە شارستانێک دروستکەین ئێمە بێ داهێنانمان هەبێت ئەگە داهێنانمان نەکردبێ شارستانیتمان دروست نەکردی خەڵکیکەمان بەکارهێناوەتەوانێ بەڵام لە ئێستەیە مرۆڤایەتی ئەتوانم بڵێم یەک ئاراستەی بیرکردنەوەی هەیە یەک ئاراسی بیرکردن بۆ چکە تۆری کۆمەڵایەتی و ئەم هەموو زیرەکی دەستکردە وای لە تۆ کردو یەک بیرکردنەوەتە بێ ئێستا خەڵکی ئێمە گەمەلا حەزە بکەی خۆی بیر ناکاتەوە زۆربەی وای لێهاتۆ بە ئەی ئایا لە بیرم بۆ بکەرەوانێ ئەیتر هەر پێویستێکی هەیە ئەی ئاەکە بۆ گیری بۆ کاتەوە فڵان شت بکە فڵانەوە بکە ئەمە تەمبەڵی عەقڵی مرۆڤ دەرەخە لە بۆدووە زیرەکی دەستکرد وای کردەوە کە مرۆڤ ئەمە قۆناغێکی پێشکەوتنی شارستانێتە لە ڕوانگەی داهێنانەوە بەڵام لە ڕوانگەیەکی ترەوە دواکەوتوی عەقڵی مرۆڤ دەرەخە بۆ چکە هەمومان تەسلیم جاران خەڵک چیە کرد ئەگەر مەسایلێکی بیرکاری هەبوایە خۆی دانیش حسابی بیرکاریەکە یەکرد عقلی خۆی کەمتر باڵین زیادە عقلی خۆی بەکارێنە کەمتر خۆی تەسلیمە کرد ئێستا لە ناو زانکۆیە مەسەڵەن تۆ خوێندکاری هەتا ئامادەیەکان پێویستی بە بابەتێکە بێ ئەڵێ یارمەتی هەیە کالکولیشنەکەم دەربێنم واتە ئەو حاسیبەکەم دەربێنم فەرموو چێکات معادلەکان بەوە دەرهێنێ جاران کەسێک هونەرمەندێکی زۆر گەورە بەدەست وێنەیەکی زۆر جوانی کێشە چەنی پێش و هەتاوەکو وێنەیەکی زۆر جوانی بۆ کێشاین بەڵام ئێستا چی بەسەر هاتووە ئەم وێنەیە سیرەکەین بە ئای بۆ دەکا و زۆر ماندووبوونیشی ناوێت هەر پرۆ بەشداریە بکە هەموو شتێکت بووەکە شپنگلەر لە ساڵی 46 کە یەکێکە لە فەیلسوفە ئەڵمانیەکان لەبارەی ئەم بابەتەوە قسەی کردەوە کتێبێکی هەیە بە ناونیشانی تدهور الحضارة الغربية لناوچوونی شارستانیەتی ڕۆژاوە ئەڵێ شارستانیە دیتر لە ناوەچێ پیان تۆ بۆ شارستانی پێ ئەڵێ خۆی جوابێتەوە لە کتێبەکە دوو بەرگە گەورەیە خۆی جوابێتەوە ئەڵێ بۆچی شارستانی ناوەچ ئەڵێ لەبەر کەیتر مرۆڤەکان توانای چێژوەرگرتنیان نەماوە لە شتەکانی دەوروبەر بۆ نمونە یەکێ لە بنەما سەرەکیەکانی شارستانیەت هونەرە ئەڵێ ئیتر لەمە دوا هونەر ئەو تامەچێژی نەماوە بۆ نەیماوە ئەڵێ تۆ سێرەکەی هونەرەکە ئەو کاتە باسەکە ئەڵێ سێرەکەی فەوزایە بۆ نمونە یەک کەس دەرانیشێ کەمانچەیەک بژەنێ بۆ نمونە لە بواری مۆسیقا بە چەندەها کەس ئۆکسترایەکەکەن کەمانچە ئاژەن تۆرێت بۆ فەوزا سێرێکتانەوە هونەرێکی گەورەیە لە بوارێکە بەس تۆ تێی نابیت مەسەڵەن کەسێک ئەڵێ سێرەکەی وێنەیەکە بۆ کێشە جاران وێنەکە تەجسیدی واقعێک بوو سروشتێک بوو کەسێک بوو شتێک بوو هەموو کەستەیەکی ئەڵێ هەموو کەستەی ناگات لە هونەر ئەچیتە هینێک مجموعەیەک با بڵێن ئاڕ و نیشانە هەیە شمەلێ کۆمەڵێک ڕەنگ هەیە ئەو ڕەنگانە تێکەڵ بوویت تو خۆ ماناکی تێبگە ئەمە پێوترێ هونەری ڕیالیزمی مۆدێرن تەبان قوتابخانەیە ئەوە بێگومان لە بۆ هونەرە بەڵام ئەڵێ مادەم خەڵک تێناگا لە شتی سادە تێنا خەڵکی سادە لە هونەر تێناگا لە مەسەلەن زمان تێناگا لە بوارەکان ئەڵە شارستانێتی تر بەرەو داڕمانە چێ شتێک نەما بە ناوی شارستانێتی ڕۆژئاواوە بینەوە سەر باسی خۆمان واتە دکتۆر شارستانیەت پاراستنیەوێ بێگومان چۆن شارستانیەت بە ڕەسەنایەتی ئەپارێزرێ واتە من لەم کوردستانی خۆمانە خاوەنی شارستانیێکی گەورەین بمانەوێ نەمانەوێت لە مێژووە کۆمەڵێک شارستانێتمان کللتورمان شارستانیەتە ڕاست بیناسازیمان شارستانیەتە بیرکردنەوەمان شارستانیەتە ئێمە ئەبێ ئەمە بپارێزین ئەبێ ئەمە پارێزین لەناو چییە لەناو جیهانە گەورەکە کە عەولەمەی لە سەرتاوە باسمان کرد واتە لەناو ئەم گلۆبالیزیشنەیە ئەبێت تۆ شارستانیەتی مێژینی خۆت بپارێزی بۆی لەناو نەچی ئەخە تەنها پاراستنیان و قسەیەکی جوانیش کەوتە دەبێت داهێنانیشی تێهات ئێمە توانیمانە داهێنانش بکەین لە چیە داهێنان ئێمە لە زۆر شتا زۆر ئەو ڕخنیەمان لێگیرەڵە کورد سیاتە کۆمەڵگەیەکی بەکاربەرە من حەزەکەم یەکش لە خزمەتانە باسکەم لە زۆرەی لەسەر چاوە مێژوویە کۆنەکان کە ئێمە سریانەکەین چەندین داهێنانمان هەیە بە ناوی کوردەوە تۆمار کراون ڕەنگە بەسیترین شتێکیان بری لە ماوەی ڕابردە توێژینەوەی کە موزی دوای کردمان بە ماسەرنامەگەیش خوێندکارێکی ئازیزم بڵێ من سەرپەرشتیم کرد لەسەر یەکەم ڕۆبۆت لە مێژووی مرۆڤایەتی زانایەکی کورد دروستی کردو ئەزانن کە ناوی ئیبن جەزریە ئیبن ڕەزاز جەزری کە لە شاری میافارقین و لە شاری دیاربەکرەوە ژیاوە میرێکی کورد پێی وتووە تۆ هیچ شتێک مەکە بەس بڕۆ خەریکی داهێنان بە ئەندازیارێکی گەورەی کورد بوو ئەمە ساڵی چەند نزیکەی 1000 ساڵ بەر لە ئێستام کارەکراوە نزیکەی 900 ساڵ بەر لە ئێستا کە ناوی ئیبن ڕەزاز جەزری بووە یەکەم ڕۆبۆت لە مێژووی هەموو مرۆڤایەتیە ئەم زانا کوردە دروستی کردەوە کە ناوی ئیبن ڕەزاز جەزریە و ئەم کەسایەتیە هاتووە ڕۆبۆتەکەی چۆن بوو میرێکی گەورەی کوردی موسڵمان بووە ئەم میرەوتێتی پێم خۆش نییە من کاتێک دەستنوێرە شۆم یا شتێکم هین بێ خەڵک بێت ئاوکا بەدەستما ئەوانە بە ئەمە شتێکم بدروستکەن خۆی بێت ئەمیشم بۆ بکە
ام كسبيري كرو طبعا يشلا كساتيا بريطانيا كان كناوي هيلا دونالد هيلد كمهندس شي غوري بريطانيا دراسه لسر ام داهينانا كردو لسر ام داهيناني ام دا زياره كردو كالي زور سرسام بوم بلاي وقت شلون توانيتي ام طبعا على شي بدرس كردو روبوت ولا كاتي همون يجا كان هذا بردمي ميركا ئاوی کرد بەرەسیا و خاولی کشیاوەتە دەستی چۆتەوە شوێنی خۆی ئەمە بۆ کاتێک کە 600 ساڵ بێژ زۆر سەرسامیە چۆن شتێکی وا دەکرێت بە هەڵمیشی گرۆتەمان و توانێتی ئیشەوە ئەمەش ماوە ئێستا لە تەن ساعتێکی دروست کردو ساعت کاتژمێر هەموو سەری کاتژمێرێک شتێکی لێوە دەچۆن نافۆڕی ئاوی دروست کرۆ مۆسیقای ژەنووە یعنی کۆمەڵێک کەسی تیابوون وەکو تیپی مۆسیقاتن جرە و چۆن دەژۆ مەسەلەن هەمانە هەمووی بە هەڵمی ئاو دروست کراوە کە ئەم زانە گەورەی کورد دروستی کردو لە کاتی خۆیان وە کتێبەکەشی ماوە و هەموو وێنەکانیشی یعنی کتێبەکەی نەکرد کتێبێکی ئەندازیاریە دەزنووسە وێنەکانیش خۆی کێشایدەوە کەم شتە وا کرێت ئەم شتە وا دروستەکرێت ئێستا لە مەتحەفی نێودەوڵەتی قەتەر ئەم دروست کراوەتەوانە ساعت کاتژمێرەکەی ئەم زانە گەورەیە دروست کراوە کە ناوی ئیبن ڕەزاز جەزریە خەڵکی جەزیرەیە ئیبن ڕەزازی ناوە ئیسماعیل ئیبن ڕەزاز جەزری کە یەکێکە لە زانە گەورە ئەم بەسیتی نمونە یعنی نمونێکترمان ێژگار زۆرە بۆ نمونە لە سەدەکانی ناوەڕاستە چەندین دا و دەرمانمان هەیە بڕۆ کتێبە تۆبیە کۆنەکان سیرکە هەمووی بە کوردیەوە نووسراون بۆ نمونە فڵان دەرمانی کوردی مەسەڵەن یەکێکمان ناوی هیلۆن الکوردی بووە هیلۆن الکوردی ئەڵێ لە چیاکانی هەولێرەوە دەرهێنراوە کە ئەم دەرمە ئەم گژوجیایە ئەڵێ بەس لەو شوێنە هەیە و ئەمە بۆ هین بەکارێنێ بۆ قۆلینج یعنی کۆڵنج ئەوانە لە سەرچاوکردن سوێدی ئەتوانین بەکاربێنێ حەبەتە زەڵممان هەیە کە لە چای زەڵ لە نزیک ڕووباری زەڵمەوە بەکار یعنی زۆر دا و دەرمانی تایبەت کە بەناو کوردەوە یا جگە لەوانە چەندها کەسایەتیمان ناوی کوردی یعنی تۆ هەر سەری کوردی من ماوەیەک بۆ خولیام گرتە بوو بزانم کورد چی کردووە لە مێژووە ئەچوو ئەگەڕام بەناو سەرچاوە زۆر کۆنەکانە ئا مەسادیرە کۆنەکان کە مەسەڵەن هیوایان تایە 1200 ساڵەوە بێژ نووسراوە هەیە مەسەڵەن کۆنتر هەیە زیاتر ئەگەڕام بەناوی کووردا ئەگەڕام بەتایبەتی کە دوایەوەی کە کۆمپیوتەر داهات و هەمووی خرانە ناو کۆمپیوتەرەوە من سێرچەکان ئەم نووسی کورتیان کوردی یا مەسەڵەن سەیرەکەم دەیان نا سەدان زانای گەورەمان هەیە شانازی بە نەتەوەقی خۆشی کردووە لەقەبی کوردیەکەی نووسیوە یا لەقەبی گوندێک ناوچەیەکی خۆشی نووسیوە و ئەم داهێنانە گەورانەشی کردووە ئەمە ئەوە بار بووە سەلمێنێک ئێمەی کورد خاوەنی ئەوەین بۆیە لەو کاتەوە ئەوە نزیکەی 20 ساڵێکە من خەریکم بابەتم کە هەمیشە هەوڵم ماوە جوانترینەکانی کورد دەرخینەوانێ ینی لە دووسینە لە توێژینەوە لەم هەموو بەرنامانێک لە جنابتانە لە شوێنی تر ینی بەردەوام باسی ئەم لایەنانە بکەین کە ئێمە چۆن توانیمە کوردمان هەیە بەڵێ کورد خاوەنی شارستانەکە ئەمە بۆ شانازی و بۆ ئەوە زۆر گرنگە کە ئێمە ڕەسەنایەتی و مۆرکینەتەوەی خۆمان پارێزین بەڵام بۆ ئەم سەردەمەی ئێستا ئێمە چی بکەین تەمان بە درێژایی مێژوو ئێمە لێمان دراوە یعنی بەداخەوە لە شارستانیەتمان دراوە نیانێشتۆ دەربخرین حتا من مامۆستایەکی زۆر بەڕێزمان هەبوو ئەیود لە مەتحەفی بەغداددا کاتی خۆی کە چووم وتمە ئەرێ معقولە گوتیەکان لۆلۆیپیەکان کاشیەکان لە تەوانەکانی نیشتەجی کۆنی کوردستان مادەکە مەسەلەن نووسینیان بۆ ئێمە بەجێنەهێشت بێ ئەیوو ملاحەزەمە کرد نووسینەکانیان ئەشارانەوە ئەخرانە ژێرزەمینەوە دەرناخران ئێسەوانی شاندراوە کە کوردانی کۆنی ئەم مەنتیقەیە نووسینیان نەبووە هیچ هەر بۆ بشێنراون کە کورد مەسەلەن بەڵێن گوتیەکان بابلەکانیان ڕوخانووە مەسەلەن مادەکان ئاشوورەکانیان ڕوخانەوە ئێ باشە هێزێکی وەنگە گەورە بوو بێتن توانی بێتیان ئەو ئیمپراتۆرە شارستانێتە کۆنانی تر بڕوخێنن ئەی چۆن نووسینیان بەجێنێشتووە تۆ شارستانێتە کە بێگومان بەجێیان هێشتووە بەڵام لێکدانەوەکانی هەڵە بۆیە ئێمە ئەوە لایەکی ترە ئەو ئیشی ئێمەیە ئێمەمانانە لەم بواری پسپۆری خۆمانە کابێ ئەم لایەنانە ڕاستکەنەوە ئیشیشمانە سەر ئەشیکەین بەردەوام پشت بخوا بەڵام ئەوەی کە ماوەتەوانێ ئەوەیە کە ئێمە لەم سیراعاتی بکەین یعنی ئێستا سیراعێکی زۆرمان هەیە ئێمە لە کۆنەوە شتێکمان هەیە پێوترێ ململانی نێوان ڕۆژهەڵات و ڕۆژاوە واتە پێکدادانی نێوان شارستانیەتی ڕۆژهەڵات و ڕۆژئاوە بەردەوام هەبوو دەمێک ڕۆژهەڵات سەرکەوتووە دەمێک ڕۆژئاوا سەرکەوتووە هەر لە زۆر کۆنەوە یۆنانیەکان و ئێرانیەکانمان هەبووە کە دوو ئیمپراتۆریەتی گەورەی ئەم مەنتیقەڵم ئێرانیەکان بە مانای فارز ناڵن بەتەنە هەموو نەتەوانی کرد لە ئیمپراتۆریەتەیە بوون تا نزیکی یەمەنیش ئیمپراتۆریەتێکی ئێرانیمانە بوو ئەم دوانە چۆن شەڕیان ڕێگە یۆنانیەکانە بەردەوام لە شەڕابوون دوای یۆنانیەکان شخاون ئەجا ڕۆمانیەکان هاتون ئەجا ڕۆمانی و ساسانی هاتون ئەجا دوای ئەم سیراع بەردەوامەر هەبووە یعنی سیراعەکە لە بینی ئەمانە هەر هەبوو دوایەوە ئەجا سیراعی ئاینی تێکەوتووە ئەجا سیراعەکەرەوە نییە یعنی لایەنی شارستانیە بێ ئاینی تێکەوێ سیراعی حتا ئاینزایی بیرروباک
بیرۆ باوەڕەکانی تێکەوێ حتا سیراعی با بڵین دروستکردن و داهێنان و کەلوپەری جەنگی و ئەمانی تێکەوێ اینجا کاریگەریانە سەرێکتری کاریگەری زمانەوانی تێکەوێ کاریگەری ناوچەکان جگە لەوە میسرەکان هاتوون اینجا سیراعی میسرەکان و یۆنانیەکان میسرەکان و فارسەکان مەسەڵەن کە ئێرانیەکان کە لەم مەنتیقانە هەموو ڕۆڵیانەوە چۆن کاریگەری هەبوو ئەمانە هەر سیراعیان کردو لە مێژوو کارەگاتە ئەوەی کە لە سەردەمانی دواترە اینجا بلۆکی ڕۆژهەڵات ڕۆژ ئاوا بڵین ئیسلام دەرەکەوێت ئیسلامە بە ئیمپراتۆریەتێکی گەورە کە سیراعەکە لەگەڵ بڵین ئێرانوانە هیچی ناوێت نەمووی دەچێت دەست ئیمپراتۆریەتی ئیسلامیەوە اینجا ڕۆژهەڵات ئیسلام قیادەیەەکە لەگەڵ ڕۆژ ئاوایە ئەمێنێتەوە کە ڕۆژ ئاوا خۆی بێتەوە لە دوو ئیمپراتۆریەتی ڕۆمانی و مثلەن بێزانتیەکاندا ڕۆمانەکانەوەی ئەوروپای ئەولان بێزانتیەکانش ئەمریکا تورکیای ئەمڕۆوەکە اینجا دوایی سیراعەکە فراوانترە بێ کە ئەندەلوس دروست دەبێت ئیمپراتۆریەتی ئیسلامیە لە مغرب دروست دەبێت اینجا لەگەڵ ئەوروپایە اینجا عوسمانەکان دروست دەبێت اینجا سەبێت ئەمامی هەر ململانێ بۆ تا ئێستا هاتووە لە پاش ڕوخانی عوسمانەکانەوە اینجا داگیرکاری هاتە ئەم مەنتیقانەوانە دیسان ڕۆژ ئاوا بەهێز بووە ئەوە بوو سیراعی ڕۆژ ئاوایەکان مەتاوێ پەیوین نەبووە دکتۆر نەخێر هەمووی هەر ململانەیە هەر ململانێ بوو باشە هەر ململانەیە و هاتوون دیسان ئێریان داگیر ئەو ڕۆژ ئاوایانە کەوتە تا ئێستش لا یەزال حکمی منتیقاناکەن 100 ساڵە لە دوای ڕوخانی عوسمانەکانەوانەیە خەڵکی ئەم منتیقەیە ئەمە خۆ هەناسی نەداوە یعنی بەردەوام سێرەکەی وڵاتەکان سەرکردەیە گەێنن مەسەلەن کە خەڵکەکە وڵاتیان دروست کردووە مەسەن وڵاتێکی عێراق دروست کرا عێراق کە دروست کرا زۆرینەیەکی شیعە سونەیەک حکومیە کرد بۆی کە ڕێگە بکرێتەوە کوردیان قسە پاڵی ئەو وڵاتێکی وەکو تورکیا دروست کرد تورکیا ئەوتا کوردێکی زۆر بێنازنامە مایەوە ئێرانی دروست کرد بەم هەموونەتەوەیەوە فەرموو ئەوە میسری دروست کرد قیبتیەکان و میسرەکان ئەوە سۆدانی دروست کرد کێشەی دارفۆر و ئەوانە ئەوە یعنی هەرچی وڵاتێکە گری ئیلا کێشەی تایە سووریا زۆرینەی سنە شیعە حکومیە کرد عەلەوی حکومیە مەسەلەن یعنی هەر لە بۆی لە سیراع بژیت بەردەوام خەت نەتوانی بیرکەیتەوانێ میسر کێشەی ڕووباری نیلی هەیە لەگەڵ ئەتیۆپیایە بۆی کە ئەوروپا بۆیە پێڵەن کۆلۆنیالیزم ئیستعماری چونکە ئەم شتانەت بووەکە نایە لە تۆ بیرکەیتەوە ئێوێ هەموو شتێکی خۆی بەسەر تۆیان زاڵکە ئەوە تا زمانەکە زاڵ بووە ئینگلیزی زاڵ بووە ئەوە تا هەموو شتێکی در واتە ئەمە پێوتێ هەیمەنە ئەوەی کە پێوترێ پاکسی وڵاتانی تری زلهێزی دنیا بەسەر وڵاتانی ترەوەی لە هەموو شتێکی تۆ لێدەیە تۆ توانای بیرکردنەوەش نامێنێت بۆ نمونە لەو سیراعەیە کە هەمانە تەنانەت ئێستا یعنی بێتان سیر نەبێ ڕەنگە دەستێکی جیهانی شەبێ لەوەیە کە شارستانی خۆیان بەهێزکەن بۆ نمونە گەنجانی وڵاتانی ئێمە تەمام هەر لە سەردەمی ڕووخانی دەوڵەتی عوسمانیەوەیە نابێ وڵاتی خۆی لا خۆشەویست بێ هەمیشە شانازی بکە بە وڵاتێکی ئەوروپیەوە من پشمە ئەوێ بەهەشتا من پشمە ئەی وڵاتەکەی خۆت چۆنە بۆ چکە لە خەیاڵدانی تۆیە لەو ڕێکلام و لەو ڕاگەیانانەوە وا دروست کراوە کە تۆ ناتوانی بەخۆشی بژیت ئیلاگە لە وڵاتانە نەژیت داهێنانت بۆ ناکرێت ئیلا لە وڵاتانە نەبێت زانکۆت پێش ناکەوێت ئیلا لە وڵاتانە نەبێت ناشێڵن بەسیترین نمونە تۆپی پێیەکاکە یعنی مرۆڤ هەر مرۆڤ نییە تیپ هەر تیپ نییە یعنی بۆچی ڕۆژە ڕۆژانەمان بینی یانەیەکی ڕۆژهەڵاتی بەسەریشە لە وڵاتانە کە بەتابەتی وڵاتە خلیجەکان پارەی خەیاڵی خەرجەکەن بۆ یاریزان بە مدەڕێرەوانە ژێنن بۆچی ئەمان ناتوانن ڕۆژە ڕۆژان لە یانێکی باڵادەسی ئەوروپی برنەوە ئێشتیوا چۆنە بێ یعنی قەت ناچێتە عەقڵەوە تو مەزەمە هەر سیراع شیارستانەکەی بۆی کە ئەم شارستانێتی ڕۆژ ئاوە بەسەر شارستانی ڕۆژهەڵاتدا هەیمەنەی هەبێت تۆ نەتوانی بیرکەیتەوە حتا گەنجەکان چاوشکێن من بڵێ من لە چاو کەسێک کە لە شارستانێتێکی ڕۆژاوایە بچووکترم ئەم هەستەیە هەستی خۆ بە گەورە زانین بۆ نمونە قولە ڕەشێک کە پیاوان قولە ڕەش لە کوردیە ئەوانەی کە ڕەشپێستەکانن چەند بەهێزن لە بواری ریاضەیە چەند بەهێزن چەند ئەتوانن سەرکەون لە وڵاتێکی خۆیان هیچ نین کاچنە یەکێ لەیانە ئەوروپیەکان یان لە وڵاتێک یان لە پێشکەوتنێکە چەند قوتیانەیە چەند توانن پێش بکەون لەو بوارەیە چەند داهێنانەکەن چەند بیرکردنەوەکەن مثلا لە ناسایە گەورە لە ماوەی ڕابردووە من لە کەناڵی جەزیرە بینیم سەرۆکی ناسا پیاوێکی میسریە ناوی دکتۆر عەبدوڕەحمانە بۆ خۆی بۆ کورد بە هەمان شێوە یعنی تۆ بۆچی وات لێکراوە ئەم ناوچانە ژێدەزمن ئەمە سیراعەکەیە کە لە دوای ساڵی نەوەکانەوە هەندێک بیریان کردەوە شتێکیان نووسی بۆ نمونە لە دوای ئەوەی کە بلۆکی ڕۆژهەڵات کە کاتە خۆی لە سۆڤێتە ئەبینێوانێ لە نەوەیە ڕووخا کە ڕووخا ئەمریکاش هەبوون بیریانەوە کردەوەتیان کاکە ئێمە لە ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوامانەیە ڕۆژ ئاوا با بڵین ئەم کێشەی کە لە سۆڤێت ڕووخا ئێمە تەواو دەسەڵاتین کابرایەک ناوی فۆکۆیاما بوو فۆکۆیاما کتێبێکی نووسی بناوی نهایەت التەریخ نهایەت التاریخ واتە کۆتایی مێژوو ئەم کتێبە چی تیا باس کرا وتی لەمە دووە مارێنز هەموو شتێکە
معلنس هەموو شتێکە و دەسەڵاتی بەسەر هەموو شتێکە ئاخەیە فۆکیامە خۆی یابانی بوو دوای بەکارهێنانی دەقینەوە با بڵێن ئەو بۆمبەی کە لە هێرشی مادرا وتی تر ئەمریکا هەموو شتێکە تاو هیچ شتێک دەسەڵات بێتە بۆیە ئەمە کۆتایی مێژووە نهایەت the end of history تاو کۆتایی مێژووە هیچ شتێک ناتوان دوای ئەو بیریاریشی کە هاونای بێرنالیوس بوو بێرنالیوس شتێکی دانا بەناوی پێکدادانی نەریتەکانەوە واتە نەریتەکان جا دوای ئەو کەسێکی بیریاریشی کە دەرکەوناوی سمۆڵ هندکتۆن بوو سمۆڵ هندکتۆن وتی نەوانە ئێمە کتێبێکی دانا The Clash of Civilization پێکدادانی شارستانیەکان شارستانیەکانی تر بەیەکادن مەڵێن صدام الحضارات ملانێ پێکدادانی شارستانی لەگەڵ یەکتریا لە سیراع بن ئەمە زۆر درێژی کێشا بوو بە تەقینەوەیکی گەورە بڕوا بکەن یعنی لە سەدەی ڕابردوو لە نەوەتەکانەوە هەتاوەکو 2000 و دوای 2000 لە ناوەندە ڕۆشنبیری و فەلسفەکانی جیهانەدا لە کوردستانی خۆشمان ئەم مۆزوعێکی زۆر گەورە بوو جارها جارم کتێبەوە گێڕاتە کوردیش بۆ نمونە یعنی بۆچی ئەم ململانەیە چییە بۆ ئەبێ سیراعی نێوان شارستانیەکان بۆ ململانێ هەبێت شتێک بینیمان دوایەوە ئیتر هاتە سەرەوەی کە پەیوینی نێوان شارستانیەکان بەڵێ بۆ نمونە سیدام الحەضار پێکدادانی شارستانیەکان یعنی ئەیود حەو شارستانیەت هەیە سمۆڵ هندکتۆن کە جیهان بەڕێوابن شارستانێتی بۆ نمونە فۆکۆینەکان ئەوەی یابانەکان مەسەلەنەوەی کە ئاینی خۆیانیان هەیە مەسەلەن کۆنفۆشیۆس و شارستانێتی ئیسلام و شارستانی مەسیحی ئەمانە بەردەوام بۆی دینێکیانە پشتەوەی بوونەتە شارستانیەت و ئەم شارستانیەتە واگە کە لە سیراع ململانەیە بن و بەردەوامن بۆی کە بەهێز بین ئەبێ ئەم دینە و ئەم خەڵکانە لەناوبەرین تا شارستانێکی عالەمی بەهێز جارێکی کە بنووسینەوە بەهێز دروستی بکەین خەڵکێکی زۆر وەڵامی ئەمەیە تا کارگەیشت ئەوەی کە کاتی خۆی محەممەد خاتمی وتارێکی نووسی وەلا کۆنگرەی نێودەوڵەتی گرتوەکانیش لە نیویۆرک ئەم وتارەی پێشکەش کرد وتی ئێمە بۆ سیراعی حەضارات بکەین با ئێمە پەیوینی شارستانەکان کاکە با گفتوگۆ هەبێ لە بین شارستانەکانە و ئەوە بکەن تەمەن خۆی گەورە لە قورئانە یەکەم شت کە باسی ئەم مۆزوعی کردووە فەرمێ چی فەرمێ ئینا خەلەقناکم من ذەکەر وئونثى ئێوەمان لە نێرومێن وجعلناکم شعوبا وقبائل کردومان بە چەندین نەتەوە و هۆزەڵانێ بۆ چی کردو خۆی گەورە فەرمێ لیتعارف بۆی تعارف کە لەگەڵ یەکتریە بۆی یەکتر بناسن گفتوگۆ بکەن ئین ئەکرەمەکم بەڕێزترینتان لای خوا کامەیە ئەتقاکم کە زیاتر خۆپارێزە لە شتی خرابوو ینی کەسێکی بەڕێزە و خۆی پارێزە و ئیشی باشاکە لە خوا ترسێ باشە لەم بینەیە کە ئەمەش هەیە لە قورئانەکە خۆیوات بۆ ئێمە سیراع بکەین بۆ ئێمە گفتوگۆ نەکەین چکە بناغەی پێشکەوتنی هەموو مرۆڤایەتی پەیوینە یعنی من و تۆ تا ئێوارە کێشەمانە بێ شەڕمانە بێ لە دوورەوە تا ئێوارە هەر ململانێ بکەین هەر ساڵ بۆ یەکتری هەڵکەنین هەر سیراع بکەین هەر بەڵام هیچ کاتێ بەهێندەی ئەوە گرنگە کە لەگەڵ یەکە دانیش کە لەگەڵ یەکە دانیشین گفتوگۆمان کرد بەڵێ بەداخەوە هەتاکو ێستا بووە ئەوەنەی بەدوێ لانە شەڕا گەڕابێت ئەوەش کە بە تایبەت لەم فترە ئەیبینین ئەوەنە لانە بەدوێ پێیوینەکانە ببێت ناو پەیوین یعنی گفتوگۆ هیچ لە ڤینەوە هاتووە ڤین ینی خۆشەویستی تۆ پەیوین واتە هەست ئەەکەی بە خۆشەویستەکە قسە ئەەکەی گەرگە گفتوگۆ ئەەکەی کاکە مرۆڤایەتی ئێمە کە کێشەی هەیە کێشەی پەیوین نەماوە ئێستا ئەو هەموو شەڕی ئێران و ئەمریکا کرا ئەو هەموو شەڕی نێوان سین و ئەمریکا کە 1001 کێشەیان لەبینە هەیە و خەڵگێن بە شەڕ لە پێناوی بەرژەوەندی خۆیانە سین و ئەمریکا باشە چون بۆ لای یەک دانیشتن زۆربەی کێشەکان خەریکە چارەسەر بێت بە گفتوگۆ چارەسەر دەبێت دکتۆر زریان حاجی سپاس مامۆستای زانکۆ وەروەها پسپۆڕی مێژوو شارستانیەت وتەکانە زۆر خۆش بێن بەکەمترین پرسیارمان زیاتر جۆگەر بووی بەخوا پرسیارشمان زۆر سپاس بەڵامە دەفەلامەت ئێمەش